شەونش خۆ لە زندگیمانە باوی نەماگە، ڕۆژێک سونەت خۆ لە زندگیمانە باوی نەماگە، خۆ پاراستن لە فرەی گوناهگە لە زندگیمانە باوی نەماگە. چەندێک ئێمە ێژین تەواشا بکەن بەداخەوە هەرچەند شاید مقەسر ئێمە بین، تەواشاکەن فرەیەک لە خۆشکەی لیسە لە بازاڕە تەواشاکەی مودێ هات کەسە بەرەو ڕووسەری ئانە سەریانە کە ئەم ڕووسەریە شاڵیە وەختارە ئەڕۆنەڕێە هەم قژیان لە دواوە دیارە هەم ملیان، بەڵام خەیلێ جاڵبە ئەمە بە عنوانە کلاس دانێ، بە عنوانە کلاس و افتخار، بەڵام خلافە ئەمە ناتوانێ بکات. پێژن مەقنە سەرجای گەرەکتە لە گەرما بم کوڵێنی، بەڵام شاڵێک لە مەقنەکە زەخیمترە 3 بەرابەر 4 بار فقط بەخاتر چون پشتسەری لە دواوە دیارە ئێژن ئەم کاورا مد با کلاسکەلی گرکە ئەوینی بۆ ئەم کارەکە گوناهە، دڵ جوان مەشغوڵەکە، کوڕێکی ئەهلە عیبادەت بە ئینحراف مەشغوڵەکە، شەوق نگاه بە نامەحرەم و شەوق غەریزەی جنسی لە دڵ نامەحرەمە ئیجادەکە، من ئۆتۆماتیکەن بەناو مد بووگە، بەناو کلاس بووگە، بەناو ئەمە بووگە لەناو ڕەفیقەیلا کەم نێرم بەخاتر قسەیەک لەناو ڕەفیقگەلا پێم نێژن دێهاتی، پێم نێژن ئەمە چەزمان توێ هەر دێهاتی ئەکەیتە بەرد، قسەی ئەڵڵاه زولجەلالی وەلئیکرام ئەخەمە ژێر پا، قسەی پەیغەمبەر ئەخەمە ژێر پا کە فەرمێ لە ئاخر زەمانە عەدەیەک تێن کاسیاتون عاریاتون زاهرەن پۆشتن بەڵام ڕوتن، مائلاتون ممیلاتون، عجیب تەمایلیان هەست بەرەو ڕێگەی غەیرە خوای ڕەب العالەمین، و عجیب بە خەمزە و ناز ئەڕۆنە ڕێیا، حازرە بەخاترەوە بێژن تەرەف با کلاسە قسەی مردم تەرجیح هاتە سەر قسەی ئەڵڵایەک کە پێ ئێژێ بەڵا بۆ خۆ دروست نەکە، ئەمجار نازانێ کە ئەگەر کوڕێ بە وەسیلەی ئەو غەریزەی جنسی تەحریک بوو ئەمجار وێڵکونی ناوێ ئیتر، ئەمجار ئەم کوڕە ئەوە بەرماڵی پێگرێ، ئەوە بەر خیابانی پێگرێت تا ئەلاقەمەندی ئەکا بەخۆی، دوای ئەمێ کە ئەلاقەمەندی کرد بەخۆی و غەریزەی جنسیەکەی کوڕەکەی ئێرزا کرد، کوڕەکە مەحەلی لێ نانێ، ئەمجار لەناو مردمیشا قاڵ بەرزەوێتەوە فڵانە کەستەک فڵانە کەسە ڕەفیقە، ئەمجار ئەم یە نەفەرە ئەمێنێتەوە، دوای ئەگرگێژی خوایە چەم کردبوو، دەزیم کردبوو، نا دەزید نەکردبوو، بەندەیەک لە بەندگان پاک خوات بەخاتر قسەی هاونەوع خۆت، بەخاتر مد، بەخاتر کلاس بەرەو ڕێگەی شەیتان برد، و کەمترین عقوبەتی ئەوەسە هەر کەسێ یارمەتی شەیتان با لەسەر ئیمانە بەندەیەک، خوای ڕەب العالەمین عینە ئەو بەڵا تووشە خۆیەکە نامرێت تا عینە ئەو بەڵا تووشی نێت. و ئێمەیش هەروە کوڕێکی خوشتی بم، خوش هەیکەڵم، لەبەر مەعرەزە کەنیشکەلا قەرارەگرم وابەستەیان بکەم بۆ خۆم، ئەوینی خوای ڕەب العالەمین هەر ئەم وابەستگیە کەنیشکەلە ئەکاتە عەزابێک بۆ من، بەڵایەک بۆ من، دینم لێ ئەسێنێ، دونیام لێ ئەسێنێ، ئابڕووم لێ ئەسێنێ، شەخسیەتم لێ ئەسێنێ، مدام ئەگرگم نەجاتم بێ لە دەست ئەم بەناو عشقە و ناتوانم. من دەها مۆرد کوڕ و کەنیش بووگە گریاگەن فڵانی تۆیژی شەب بکەم، وەڵڵاه گەرەک مەیتر خودکوشی کەم، منیش دم کا گایزەکەم مەزانی التي چوبو خوا زووتر بە من و تۆ فەرموو بووی یا ئەیها الناس ئینەما بەغیکم عەلی ئەنفوسیکم، کورە مردم گوناهەکەن وەک نەزانن عقوبەتەکەی قیامەتە، کورە لە دنیا بەدبەختی ئەو گوناهە مچتانەگرێ، کورە قەوڵە خوانەکەن وەک نەزانن شتێکە و چوواغا مەیلمە عشق مەکێشە، عشقت قەی ناکە، عشقت بکێشە قەوڵ خوا مەکە، وەلێ خوای ڕەب العالەمین هەر وەجۆرە توی خەڵق نەکردگە بێ خۆت، مڵکە خوای لە مڵکە خۆیان تەسەڕف ئەکات، ئەمجار قانونێکی دانیاگە قسەی غەیرە خوا تەرجیح بیتە سەر خوا، عینە ئەو یە نەفەرە ئەکاتە بەڵا بۆ گیانت. ئەمە هەمیشە سادقە، ئەگەر کەسێک قسەی ژنی ترجیح باتە سەر قسەی الله جل جلاله، ناز ژنی بەشتر بکێشێت تا ناز خوای رب العالمین ژنەکە ئەکاتە سەبەبە بەڵای لە دنیا. ئەگەر محەبەتە مناڵەکەی ترجیح باتە سەر محەبەتە الله جل جلاله، هەر چتێک کە بێتە سەبەب ئەمەی کە قسەی خوا بخەیتە ژێرپا، قسەی پەیغەمبەر خوا عەلەیهی سەلات وسەلام بخەیتە ژێرپا، شەک مەکەن نامرن تا خوا بەو چتە عەزابتان نا، شەک مەکەن بەمە.